بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەن و لەگەڵ زانایەکی پایەبەرزی هەرێمی کوردستان وەرجێڕی فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم و نووسەر و شاعیرێکی دیاری هەرێمی کوردستان بەڕێز مامۆستا نووری فارس حەمەخان پێتان شادەبمەوە. هەڵقەیەم جارەی بەرنامەکەمان لەبەر پاراستنی باری تەندروستی مامۆستا و لەبەر سەلامەتی گیانیان بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو ستۆدیۆ تۆمار دەکەین. مامۆستا گیان زۆر سپاس دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بەخێر بێت. خۆش بنیە خۆبی و برمیش زۆر سپاسان دەکەم لەسەر میوانداریە و ئومێد ئەەکەم لە خوای سوبحانە وتەعالا هەمیشە سەربەرزی دین و دنیا بن و ئەم پەیامەش ئینشەڵڵا پەیامی پێغەمبەر و یارانی پێغەمبەر بە ڕێکوپێکی بە ملەتەکەمان بگەینە ئینشاءالله تعالا. زۆر سپاس مامۆستا گیان. پێم خۆشە لە زاری خۆتەوە خۆتمان پێ بناسیێنی ساڵی چەند لەدایک بووی لەکوێ لەدایک بوویت؟ بەڵێ وەڵی بێت لەسەر حەقەتەکەی من وەکو لە کەس و کاری خۆم بیستووە بە تایبەتی لە باوکم غەریق ڕەحمەتی خوا بێ مەلیک فەیسەڵی دووهەم چ ساڵێک لەدایک بووە منیش ئەو ساڵە لەدایک بوو. باوکم ئەی فەرموو ئەو وەختە وەکو ئێسانە بووە بڵێ حتا من کە لەوانەیە چوومە تەفەقەیەتی ئەو سازانیومە کە سلێمانی ناوی سلێمانیە ئێمە کە هەر لە برای ماوە و لەو مەنتیقی خۆمان یەکێ ئەنوو لە شارە یا لە شار هاتوتو یا ئەچێ بۆ شار ئێتر نەمانەزانی شارەکە ناوی چییە بەو شێوەیە بوو. جا باوکم ئەی فەرموو من لە شار بوو کە گەڕامەوە لە ناو شارە ئەبینم دەهۆڵ و زوڕنالی ئەدەن ئەو وەختەوە طبعا ئەم ئیعلامە بە قووەتەی ئێسانە بووە کە پرسییم لە خەڵکەکە ئەمە چییە وتێ وەڵام مەلیک غازی خوا لێ خۆش بێ کوڕی بووە. وتی منیش دڵم خۆش بوو کە وتم سابڵکو خوایە تا ئەسمەوە خێزانی کە ناوی ئەمە بۆ دایکی من ئامەش مناڵێکی بوو بێ دیارە پێومانی خۆی بووە ئیتر لەم تەمەنا بێ و لەم مەوالیدا بێ عسکەری ناکە ئەو وەختە ینی ئەو ڕۆژەی کوڕی مەلیک لەدایک بووە کە دەهۆڵ و زوڕناکەیان جێراوە باوکم لە سلێمانی بووە لە شار بووە لێرە بووە لێرەوە کە ڕۆیشتۆتەوە بەدەم خەیاڵەوە توێتی هەتا ئەڕۆمەوە سابڵک و ئامەی خێزانیشم مناڵێکی بوو بێ کوڕیش بێ کە ئەگەر کوڕ بێ لەگەڵ مەلیکە عسکەری ئەکەن ئەو وەختەوە وا باو بوو ئەوەی مەوالیدی مەلیک بووە میلادی مەلیک بووە لەگەڵ ئەوە لە یەک ساڵە لەدایک بووایە 3 مانگ عسکەری ئەکرد. عسکەری ئەو وەختە لە مردن ناخۆشتر بوو 21 مانگیان پێ ئەکردی خلالی ئەم 21 مانگە ئەو عسکەرە نەت ئەزانی لەکوێ و لەکوێ نییە لە ئەرزە لە ئاسمانێت وا بۆ دنیا خۆ ئەم مۆبایل و شتانە و تەلەفۆن و ئەمانە نەبوو. ئەگەر لە خلالی ئەو 21 مانگ عسکەریا کاغەزێ دوانی بهاتایە هەر ئەوە بوو. جا عسکەرێکە زۆر ناخۆش بوو بە پێی ئەو ڕۆژگارە باوکشم بە عەقلی خۆی وتوێتی ئەگەر منیش مناڵێکم بوو بێ و کوڕ بێ و لەگەڵ مەلیک فەیسەڵا کە ئەمڕۆ لەدایک بووە عسکەری بکە عسکەری ناکە ئەوە نیعمەتێکی گەورەیە. مامۆستادەی تۆ نەجات بوو لە عسکەری لەبەر ئەو لەدایک؟ وەڵڵی سوبحان الله بەعەکسی ئینەکەی باوکمەوە من 32 ساڵ عسکەر بوو. مامۆستا وابزانم ساڵی 1935 لەدایک بووە بەڵێ مەلیک فەیسەڵ خوا عافیکەیە خوا. مامۆستا هەر لەسەر تەمەنی مناڵیت بەڵێ لە گوندی کوێ لەدایک بوونیەوە؟ وەڵی من لە برایماوە لەدایک بوون برایماوە لە مەنتیقەی قەراخ بەڵێ قەراخە لە بینی سەرزەل و تەنی سەر و هەرجەنایە کە دەیەکە جا کوێرە دێش بوو مانێ ئەومان زۆر کەم بوو ئەلە گوندێ لەدایک بووم. بەڵێ مامۆستا ئەڵێن بە مناڵی نەخۆشەکەوی تەڤانەوە کاتە دکتۆر یا چارەسەری تەندروستی وەکۆم سەردەمە نەبوو ئەگەر هەبوو هەش بوو بێ دەستی ئەو نەکەوتەوە ئەدبەن بۆ لای مەلیک شێخ مەحموودی نەمر بەڵێن چارەسەر ئەوە چۆن بوو خۆت بیر و ماوە؟ وەڵڵاهی ئەوە لەسەر تەماتە بووم لەگەڵ مامەسەنا خوا عافیکەیە خوا ئەمنە پێکەنیم نازانم مەسەری پێکەنینەکەشتی بوو بورامەوە ئەو مامەسەنەش ڕەفیقی باوکم بوو برادری جانی بەجانی بوون حەسەنی دەرۆژەلیان پێوت غەریق ڕەحمەتی خوا بێ ئیتر ئەوی شتەکەی گەورەکەی وتی فارستی ئاوتی ئەم کوڕی تۆ نەخۆشە و ئەمەیە و ئەوەیە ئەو وەختەش ئەوەی کە بڵێ دکتۆر هەر ناویشمان نەبیست بوو خەستەخانە هەر ناومان نەبیست بوو باوکیشم خوا عافیکا من پورێکم هەبوو ناوی وەنەوش بوو لە داری کەلی بوو
هەمووتی هەم سەرێک لە خوشکەکەم ئەدەم هەم ئەچم لای شێ مەحموود بۆ ئەم نەخۆشیی نووری نوشتەیەکی بۆ پێیانووسم سبحان الله من چووم لێوێ دەستی شێ مەحموود ماچکەی شێ مەحموود دوعای بەسرا خوێندم شێ مەحموود ئەم شێ مەحمووە نەبوو کە خەڵک وەکو ئێسا وەکو ئەم ڕوئەسانی ئێسای خۆمان بە سێ ڕۆژ و بە سێ عەریزە و ئەمانە نەگەیتە لای پیاوێکی سادە موسڵمانێکی صەحیح نوێشکەر ڕۆژوگەر یعنی حتا باو بوو لە مەنتیقەکەی ئێمە غەریق ڕەحمەتی خوا بێ ئافرەت کە بمناڵەوە ئەجەڕا ئەچوون ئەیانوو دەرپێیەکی شێ مەحموود یا بە نەخوێنێکی شێ مەحموودی بۆ بێنن بیبەستنە پشتی ئەوەنە شێ مەحموود مبارەکە و بە نەخوێنی حرامی نەکردوێتەوە مناڵەکەی ئەبێ سبحان الله ئەمە بە تەجربە هەروە بوو جا من نوکتەیەکی خۆشتان بۆ بژێڕمەوە لەوە بابەتەوە لەگەڵ مامۆستا هەردیە چوین بۆ کانی ڕۆشنایی کە وەختی خۆی من بە مناڵی لەو مزگەوتە خۆندومە کە بزانین مزگەوتەکە لە شوایە و چی ماوە و چی نەماوە ئافرەتێ لەسەر ڕێکا وەستا بوو لێما پرسی وتمان باجی تۆ کوامە مزگەوتەکەی وتی ئێوە بۆچی هاتن و خەڵکی کوێن و منوتم من لە ئەستا خەڵکی برای ماوەم وتی باشە لەم دێ کێ ناسی وتم وەڵی من بەهێلا لە ساڵح ئەناسم وتی چۆن ئەیناسی وتم ئەم بەهەیە وەختی خۆی من مناڵ بووم گەنج بووم بە مناڵەوە جەڕا بوو هاتن دایکەکەی هات من و غەفوری کاکە حەسە چوین لە داری کەلی لای پورەوە نەوشم بە نەخوێنێکی شێ مەحموودمان هێنا حەز ئەەکەم بەحسی شێ مەحموود زۆر بە مبارەکی بکەم بۆیە ئەڵێم وهێنامان بۆی بە نەخوێنەکەیان خستە بەستە پشتی بەهەیە مناڵەکەی بوو کچەکەوتی من گەشای کچشم لەگەڵا بوو مەلا هەردیشم لەگەڵا بوو تی لەوەڵا من ئەو کچەم ئەو کچە بکە لە دایک بووە کە لە دایک بووم ئەو بە نەخوێنەی تۆ کە مادەم بەخوا ناڕۆن تا چایەک نەخۆنەوە مەلا حەزەکەی وتی ئەوەش مێر دەکەمە جامە بەستم ئەوەیە ئەو پیاوە شێخ مەحموود غەریق ڕەحمەتی خوای لێبێ و پیاوێکی زۆر مبارەک بوو و بەڕاستی بە معنای کەلیمە شایانی ئەوەیە کە لە خزمەت باپیرەی کاک ئەحمەدی شێخا بنێژێ کە گۆڕەکەیان بە یەکەوەیە ئەم شێ مەحموود من دوعاکەشی بۆ نووسیم دوعاکەمان هەر مابوو ئیتر خوشکەکانم کە وەختێ من گەورە بووم ئەم دوعاکەیان لێ دزیم قسەی خۆما بێ خۆزگا بە خۆزگایە خوا ئێستا ئەو دوعایە بمایە لە شوێنی بەڕێزی خۆیان دابنرایە وەڵام ئێستا نەماوە داخەکەم بەڵام شێ مەحموود غەریق ڕەحمەتی خوا بێ یعنی بەیانیان کە هەڵ ئەسا بۆ نوێژی بەیانی بانیژەیەکیان هەبوو من بەستم کاتی هینە بەهاران و هاوێیان و ئەمانە لەسەر ئەو بانیژەیە دائەنیشتا لەلایەکەوە قورئانێکی دائەنا لەو لاکەی ترێوە چی پێڵێن دەلائیل الخەیراتێک ئەوانەی کە ئەمان ذیکری ئەکرد حتا خۆر ئەکەوت یەکێک ها بە دوایە ئەوی یا شێخ کەوا نانووسایەکەت حازرە تەشری بێنە بۆ نانووسایی بەیانی بەڵێ ماوەسا هەر لەسەر شێخ مەحموودی نەمر وەبزانام جارێک نەخۆشەکەوێ دواتر بۆتان دەرەکەوێت کە ئازاری جەستەی هەیە و شوێن گولەیەکی خۆیەتی ئەوە چۆن بوو؟ ئەوە من بە چاوی خۆم بینیم من ئەغڵب بۆکو عەرزم کردی پورم لەوێ بوو پورەوە نەوشم ئەبینم شێ مەحموود زۆر بێتاقەتە شێ مەحموود پیاوێکی تۆزە کەڵەگەتیش بوو بە خۆشەوە بوو قەڵەو بوو یعنی ئەو وەختش کە عەرز دەکەم هێشتا بە تەواوەتی وا پیر نەبوو بوو تاو کوڕ بوو وەکو شتێکی وەکو مەیلە و پاڵتۆ سەوز بەڵام تاو کاڵ بوو بۆ جووتێک کەوشش کەوش جاران هەبوو کەوشەکە وا ئەزانم ئێستا الله ئەعلەم مەیلە و زەرد بوو شێخ جافر هەبوو کە لە خزمەتی بوو بڕێ وەکو هینی بوو وەکو کلیل بەدەستی بوو ئەو هینەی لەبەر کرد بوو ئەو چی پێڵێن ئەو پاڵتۆیە پاڵتۆ سەوزە شێخ جافریش بە کەوشەکە ناوشانی بۆ ئەشێلە ئەوە سوک شەوت کەوشەکەی لێدا کە لە پور من پرسی ئەم فلیمە چییە وتی ئەمە وەختی خۆی لە شەڕی ئاوباریک لای بەردە قاڵەمانەکە شێ مەحموود گولەیە بەر ئەم شانەی کەوتووە دەفەی شانی گولەکە هەر لە پشتیایەتی ئێستا بەینە ئەو گولەیە ئەخەسێ یەشێکی زۆر بە شێ مەحموود ئەگا ئەم کلاشەی کە تۆ ئەیبینی ئەم کەوشە ئەمە کەوشی کاک ئەحمەدی شێخە هی باپیرەیەتی ئەم جبێش کە لەبەریایەتی
ئەم جمە کە کاڵ بۆ تۆ مەیلە و سەوزە ئەمەی جبەی کاک ئەحمەدە بۆ ئەوەی ئێشەکە پشکێ ئەم جوەیە لەبەر ئەکاو شێخ جافریش بەو کەوشە تۆزێ بۆی ئەشێلێ ژانەکەی ئەشکێ ئەوەشم بە چاوی خۆم بینی لە شێخ مەحموود غەریقی ڕەحمەتی خوا بێ ئەنی ناتوانرا گولەکەی بۆ دەربێنرێ والله ئەو گولەیە من لە ماوەستە بەلا ئەسعەدی مەحوین بیست غەریقی ڕەحمەتی خوا بێ وتی جارێ سەفیری بەریتانی هاتبوو بۆ لای شێخ مەحموود لە بابە کورتی بیجێڕینەوە لە بەغا وتی شێخ مەحموود عینی وەکو ئەو وەزعی کە من لێم تۆزێ بێت قەت وتی یا شێخ قەزیەکە چییە؟ وتی وەڵا ئەمە لە شەڕا گولەیەکم بەرکەوتووە و ئێستا گولەکە جوڵاوە ئێشی دێ ئەوەیە وتی جا قوربان لەوە ئاسانتر نییە بەیانی خۆت ئامادەکە جەڕاح دێنم دکتۆر دێنم بە نیو سەعات بۆ دەرێن و تەواو ئەبێ وتی نە ئەوە گولەی ئینگلیزە هەروە بە ئاسانی دەرناچێ ئەوە نە بە حەکیمی و عاقڵانە ئەیتەقێنن چووە هەر شوێنێ بە بەلاش دەرناچێ ئاسان دەرنایێت ئەو گولە هەرما تا عەمری خوای کرد وە شێخ مەحموود غەریقی ڕەحمەتی خوا بێ من لەگەڵ فەقێ عەلیە لەگەڵ مەیتەکەیە هەتا بەردەتی سراچوون کە عینەکەیان هێنایەوە مەیتەکە ئەوە ڕۆژی حەشر بوو من لەو بابەتشەوە مەقالێکی دوور و درێژ نووسیوە لە مجلەی ئەسلێمانیە بڵاوم کردوێتەوە کە چۆنی خەڵکە کاڵەژان بەس مەیتەکان کە هێنا شێخ لەتیف ئەو وەختە شێخ لەتیفی کوڕی لە سجنی گەورەی ئێستا کە ئێستا کردوانە بە نازەن بارچی دایکە شتێکی وایە بارچی دایک ئەلەوێ سجن بوتیان بەبێ شێخ لەتیف ناینێژین هجومیان کردە سەر سزنەکە بیشکێنن ئیتر بۆیان نەشکێنا و لەوێ تەقەکرا شێخ مەحموود سێ گولەی بەرکەوت هەر ئەو ڕۆژ بە مردووی هەر ئەو ڕۆژە فەقێ عەلی لەگەڵ من هەبوو کە ئەمانە کرد و ئەمانە گولەیە دای لەدە شەهید بوو فەقێ عەلی خەڵکی ئەم هینە بوو دەوری سێتڵان و ئەو ناوە دۆمێکیش لەوێ شەهید بوو کە هاتی شێنەوە بۆ بەر مزگەوتی گەورە لەبەر مزگەوتی گەورە هینێکی پسکۆلە هەبوو فولکەیەکی پسکۆلە ئەختەری ژنی ڕەشۆل غەریقی ڕەحمەتی خوا بێ کە شاژنەیەک بوو ئافرەتێکی ئازا بوو خەڵکەکەی هان ئەدا مەترسن و ئازابن و ڕۆژی نەبەرد و ئەمانەیە ئەویشان کوشت یەک جەلامیکەش لەگەڵ ئەخترا کوژرا بە بۆنەی هاتنەوەی مەیتەکەی شێخ مەحموودەوە 5 کەس شەهید بوون بەڵێ ئامین ئینشاءالله ئەمە وەساییان لەسەر خوێندنی بڵێن خوێندنی تەمەنی منداڵێت وەبزانم سەرەتا لای مامۆستا مەلا محەممەدی تاڵ مەلا محەممەدی تاڵ یا مەلا عەلی سەرزەل نە مەلا محەممەدی تاڵ بەڵێ ئەگەر باسی سەرەتای خوێندنمان بۆ بکەی چۆن دەستی پێکرد وەڵڵاهی عەرز بکەم لە یادمە ئەمانە حەزەکەم خۆشم هەر خەڵکیش ڕەحمەتێک بۆ ئەو خەڵکە بنێرێ لە یادمە ئەوە نەمانزانی وتیان بچین مەلا هات بە پیر مەلاوە منیش ناڵ بووم لەگەڵ خەڵکەکە ئاچوین کە هاتن ئەبینە لە دەوری باڕۆییەوە کە لەولای ئێمەوەیە سێ وڵاغ بوو سێ جوێرێش ئێکیشیان مامۆستاژنی سوار بوو مناڵێکی پێبوو مامۆستا خۆی بە پێ ئەڕۆیشت ماڵەکەشی نابوو لە جوێرێژێک حەلاوەخانی خەسووشی سواری جوێرەشەکەی کە بوو دوو مناڵیشیان لەگەڵا بوو ئێستا لەبەر چاوم بەم شێوەیە برایماوەی ئێمە کە مەلامان نەبوو مەلامان بۆ هات بەیانیەکیان ئەوە تقریبن بڵێن دەوری سەعات 8 و شتی و ئێستا خۆمان باوکم دەستی گرتم مامۆستا لە سێبەری بەیانی مزگەوتەکە دانیشت بوو وتی مامۆستا ئەم مناڵم هێناوە فێری قورئانی بکە ئێسقانەکەی بۆ من گۆشتەکەی بۆ تۆ ئەو سەوابا بوو ئەگەر لێشی بدەی گرنێ ئازاوێت وەڵا ئێتر باوکشم مامۆستاش پارچەیەک کاغەزی هێنا کاغەزی سپی وەختە خۆم نووسین و موچنە نەبوو ئوچ هەبوو لەگەڵ دوێتەکە هێنای دوێتەکە وەکو ئەوە بوو ئوچەکەیان پیا ئەکرد تەڕ ئەبوو حرفێ دوانی پێ ئەنووسی و دووبارە تەڕێ ئەکردەوە ئەلفوبێیەکی بۆ نووسی ئەلف بێ تێ سێ جیم هەتا سی حرفەکە لەگەڵ ئەم سێ کەلیمە یا الله یا فتاح یا ڕەزاق یا معین 4 کەلیمەیە یا الله ئەوە مانە یا فتاح یا ئەمەنە بۆی نووسیم دوایی مامۆستا خۆی نای بە دەموچاوێ و دەستێکی بە گریان باوکشتم دەستی ماچ کرد وتی تخوا مامۆستا بۆ گریایت وتی بەخوا لە تەمەنی ئەم مناڵی تۆوە باوکم دەستی گرتم وەکو ئێستای تۆ بردمی بۆ مامۆستایەک کە قورئانم پێ بخوێنێ لە سێبەری مزگەوتەکە دانیشت بوو ئێستا ئەوانە هەموو لە ژێر گڵان یادی ئەو باوکم و ئەو مامۆستایان کردەوە بۆ یەکگریام ئێتر لەلای ئەو مامۆستایە دەستم کرد بە قورئان خوێندن
بألف وبيم تاوك دواي شوما جزء عما دواي شوما بس جزء تبارك امدا ما وسا صالونيو شي بيتشو لا ديكي اما ما يوا دوباره باركت او وقت ملا وابو لم ديو اشوب او ديو امانه بيملا ماينوا منيش وتم اخي بخوا يتباكم وازم ليني وبخو منيش او من الله ياري اكمو خوندنو مودنا منه باوك صبر كان انا نزاني هادوتي يلا جزمك تلقى بخوان اعظم قران بو جزم بو تي بو زور طبعا قران ختم نكر تقول سطاساتي والله بردي ولا ما وسملا علي سرزن غريق رحمتي خوابه متي ما وسا امن الله ملا كمان روشتو خوش توزه من الله ابي درسي في بلوتي بس تشاو اترباكشم بحقيقه بهوي منوا خصمتي ما وساي اكيد بمعنى كلمه يعني زكاة ومر وأوشتانا ما بس أولانية اتمنيش أوانا منالبهم أجرزستان بوايا ترسي أوان أبوك أقول بمخار نجيت شويني خود خشكم هبو ناي عايشة أبو رسالة قرايا غريق رحمتي خوابي أو عايشة خشكم لهدو سروا بكل أي بردم لو خوي بردك هبو خوزقا إسا أو بردم أدوزيو لسريتيت دا أنيشتم عايشة خشكم لسب بردك دا أنيشت منيش أتشوم لاي ما وساملا علي يا لاي فقيك يا لاي ملا تاهيري كوري غريق رحمتي خوابن درسكم أخوان درسكم ويدا دقة 15 دقيقة بيسو دو كلمة بيو جتا أخو درس درسي إسانا بو ششحو درس بيو جانطايا كيف بيو يا مان لو سروا آتينوا بو شوية امزا برا توزي قورا بوم ششحو فقيه كاش لدي كمان بلين قطابي بيانا وتن فقيه تنتي فقيه أويا كبتيتا حجرو لا ما وسا أمانة خيني بس إما قطابي بون فيابون امزا بدم ريو بو خمان أشون لسرزال للتنيسار لكاني روشنايي لهرجينا خواشاتي حالة لم دياني دورو بدي براي ماوە لە هەمویان خوێندومانە ئێستا چونچ ئەو وەختە وابوو جاری وابوو لەم لە مەلاکە لە ماڵ نەبوو یانە خۆش بوو ئەچوو بۆ دێکەیتر بۆ ئەوی کە دەرسەکە نەفەوتێ گەلێ جار کە سوکاری من بە منەوە وەستاون لە جارێکەمان دێکەمان لەسەر ڕێی باراشار و ئەمانە ئابوو ئەو سەرزە لە ئاشی لێبوو کە باراشارێک ئاگ خەڵکی دێکانیکە یان تخوا خێری خۆن نووری لەگەڵ خۆتا بەرێ با لە سەرزە دەرسەکەی بخوێنێ و لەو سەریشەوە لەگەڵ خۆتا بهێنێتەوە ئەوە یعنی بەو شێوەیە الحەمدولله من لە سەرزەر خوێندومە لە تەنیسەر خوێندومە لە برای ماوەش لە سەرەتاوە دەستم کردووە بە خوێندن مامۆستا بەدەر لە خوێندن ژیانی ئێوە لەو سەردەما لەسەر چی بوو بۆ نمونە ئاژەڵداریتانە کردی والله مەسەلە ژیانمان لەسەر ئاژەڵداری بوو مەسەر دایک و باوکمان بە تەبیعەتی حاڵ ئەو وەختە برای ماوەی ئێمە ئەم بیسماڵە هەر کەسێک بەشی خۆی بەراوی هەبوو بەراو ئەوەیە کە بیکەی بە تەماتە و بە بامی و ئەوانە لە هەمان کاتە بەشی خۆی دێمی هەبوو کایکی بە جۆ و بە گەنم و ئەمانە چونکی لەوێ بارانی تاو ئەبارێ ئەمجا قسەی خۆشمان بێ داروشتی ئەمانەی زۆر بخۆ ئەو وەختە ئەم غاز و نەوت و شتە نەبوو دار و خەڵۆز و ئەمانەشیان ئەهێنا بۆ سلێمانی کە ئایان فرۆشت بەشی شەکر و ساقەی ئەکرد ژیانێکی خۆشی سادەی بێەوەی ئاوا بوو بەڵێ مامۆستا با بچینە سەر ژیانی فەقێتی جەناب بوو بڵێن پێشتر لەکوێ فەقێ بووی دواتر دەچیتە بیارە لە خزمەتیشی عەلادینە ما بەڕەحمەت بێ ماوەیەک لەوێش فەقێبی باسی سەرەتای بوون بە فەقێبوونی جەناب بووی تر دەستپێکردنی قۆناغەکانی مەلایەتی پێم خۆشە سەرەتان بۆ باسکەی تا ئەو کاتی دەچێ بیارە و بەڵێ وەڵاهی بێتە سەر حەقەتەکەی من لێرە ئەم خۆن لە سلێمانی طبعا کە هاتینە سلێمانی لە برایماوە بارمان کرد کە بلا برایماوە بارمان کرد هاتینە سلێمانی ئیتر لێرە لە سلێمانی ئەو وەختە حوجرە هەبوو حوجرە وەکو مەکتەبی ئێسای سەرەتایی وابوو لە دوو سێ حوجرە خوێندم قورئانم ختمکەی بەرەبەرە ئەیش و دەم خۆن گولستانم خۆن ئەمانە ئیتر کاتی ئەوەم بوو کە بچم بۆ فەقێتی سوتفەیەک ڕێکەوە ئیتر بۆ ئەوی کەوا زۆر درێژەی نەدەینێ سوتفەکە بەهۆی سوتفەکەەوە باوکم شەقازلەیەکی لێدام منیش تۆرام چوون بۆ لای خاڵم لە بەردەکەڕ برای دایکم بوو کە خاڵە حاجی حەمەد ساڵحی خاڵم خەریقی ڕەحمەتی خوا بێ ئەوی ژوتی ئەوە تۆ ئەتەوێ خۆت بدزیتەوە لە خوێندنەکە یاخوا ئەو دەست و پەنجی باوکە قەت نەرسێکە لێ داوی واللهی ئەبێ بتبەستمەوە بتبەم لای مەلاقاری عربەت کە حەق پورسای باوکم بوو دایکیان خۆش بوو ئەتبەم لەوێ ببە فەقێ ئیتر
فارسیش ئەوانە بەدەستەوە خەفەت نەخوا جا مامۆستا زۆر هین بووم لاسار بووم و هەموو ڕۆژێ هەڵ ئەگەڕامەوە و ئەوە حکایەتە کە تەواو نابێت وەڵا سوتفە سوبحان الله چووم لە عربەت بووم بە فەقێ کە بووم بە فەقێ فەقەیەکی لێ بوو ناوی فەقێ نەسرەدین بوو لە تەمەنی منا بوو هەرچی لێ پرسییم نەمزانی ئیتر ئەمەنە تەریق بوومەوە ئەو شەوە کە میوانی ئەوان بووم و خاڵشم لەوێ بوو ئیتر وتم قەول بێ لەم لەحزەوە نەسرەدین لە دەست تۆ ڕزگارم بێ ئەبێ بەجددی بخوێنم وڵای ئیتر الحەمدوللا لە عربەت ساڵێک مامەوە ئەمجا دوای ئەوە کە لە عربەت ساڵێک مامەوە هاتینەوە بۆ سلێمانی لە سلێمانی چوینە ئەم مزگەوتانە تا ئەندازەیە بانایی مزگەوتەکانیش بێنین لە مزگەوتی حاجی فەرەجە کوێرە لە مزگەوتی ماوەسمەلە حسینی پیسکەندی لە مزگەوتی بن تەبق لە زۆر مزگەوت لە سلێمانی خوێندومە لە حاجیحان خوێندومە لە مزگەوتی شێخ مەحموود قەرەدی قەتیوار خوێندومە لە مزگەوتی تەکیەی مەحوی خوێندومە لە خانەقای مەحوی مەولانا خوێندومە جا ئەمە لە لای زۆر کەس بوو مەبەستم ئەم خاڵەیە تا جارێکیان لە خزمەت مامۆستا شێخ نوورالدینی هینە موفتیە کە برای مامۆستا شێخ جەمیل و مامۆستا شێخ خالید بوو لە خێری موفتی هەڵەبجە لە مزگەوتی هین بووین تەشی ڕوتە کە ئێستا تەشی ڕوتە لە لای هینەکەی شەغلەتیف باخەکەی شەغلەتیفی دانسازەوەیە ئێستا نازەم ناوەکەی ئێستا چییە دنیاوە ئەزانم بەهار بوو وتی من ئەچم بۆ بیارە لەوێ چل شەو ئەمێنمەوە خەڵوە ئەچێشم کێ دێ لەگەڵمان من و عابید خەڵکی باڕۆیی بوو سەلام منمی خەڵکی باڕۆیی بوو لەوێ فەقێ بووین من و عابید وتمان دێ نەشمان زانی قسەی خۆمان بێ کە شتەکە ئەوەنە ناخۆشە ئمجا سەلامەتی بەخۆ من تاقەتی ئەوانە منێ نایە کە چوین مامۆستا شێخ نوورالدین غەریق ڕەحمەتی خوا بێ لەوێ چل شەو مایەوە ئەم چل شەوە بە ڕۆژ بە ڕۆژوو بە شەو عیبادەتی ئەکرد بڕوا بکە ئەوانەی کە ئێمە بە چاوی خۆمان دیوە بەس ئەوانە ئەجێڕینەوە ئێواران کە ڕۆژوو ئەشکان سێ دەنک خورمای ئەخوارد پاش تەراویح کە تەواو ئەبوو چونکی ڕەمەزان بوو تقریبەن لەوانێ بڵێم لە تێنانی بە شۆرباوە ئەخوارد بە پاشێوی سێ دەنک خورما و ئاو ئەم چشەوە بەم شێوەیە بردەسەر خەڵوەیەکی کرد بە معنای کەلیمە لەو بابەتە ئێمەش لەو چلشەوە من بە بیارە ئاشنا بووم چوومە خزمەتی شێخ عەلاءالدین مامۆستا مەلا کەریمم دی دەستمان ماچکی لە حەڵقەی تەدریسەکان یا مامۆستا دووسێ حەڵقەی هەبوو یەکیان هیچ تەدریس بوو کە دە پانزە فەقێدا ئەنیشتن لە ئاست لە مستەوای یەکتریا ئەویکیان هی مەوعیزە بوو لە مەوعیزەکە بۆ هەموو بوو خۆنەوار و نەخۆنەواری تیانە بوو بەڵام لە ئەڵقەی تەدریسەکە مەگەر تۆ میوان بوویتایە و ئیلانەیانێش دانیشیت جا ئێمەش بە سیفەتی ئەوەی کە لەگەڵ مامۆستا شێخ نوورالدین بووین و مامۆستا شێخ نوورالدین فەقێ بوو ئێمەش فەقێ ئەو بووین لەوە جیانە ئەبووینەوە لەو چلشەوەشە لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم بیارە لە دەرسەکانی ئامادە بووین بەو شێوەی ئێمە ئامادە بووین شێخی عەلاءالدین غەریق ڕەحمەتی خوا بێ من زۆرم خۆش ئەوێ و هەمیشە دوعای خێریشی بۆ نێرم مامۆستا گیان هەرچی مەلایەک ئەبینی لە تەمەنی منە 100 ساڵی ڕێکە ئەو بیاری شەریفە خزمەتی ئەم ئاینی پیرۆزەی ئیسلام ئەکا بە معنای کەلیمە مەلاکان هەموو کۆشکراوی بیارە بوون مەلا نییە کە لە بیارە نەیخوێن بێ من بە چاوی خۆم دیومە پیاوێکی وەکو مەلا باقری مەریوانی ئەهات لە بیارە ئەڵقەی فەقێ و سۆفیان بۆدا ئەنا بە سەعات بە 2 سەعات مەوعیزە و تەدریسی ئەکرد ئەو وەختە کە من عەرز دەکەم لە دەوری 51 و 52 ئەمانە بوو شێخ غەریق ڕەحمەتی خوای لەبێ تەواو پیر بوو کە ئەیان هێنا بۆ خانەقا بە 2 کەس ئەچوونە ژێر باڵی ئەیان هێنا ئەویش هەفتەی جارێ یا 2 جار زیاترنا و ئەو شێخ عەلاءالدین ئیتر من زۆرم خۆش ئەوێ بەڕاستی حتا بڵێم طریقەتی نەقشەبەندیشم لە خودی خۆی وەرگرتووە غەریق ڕەحمەتی خوا بێ بەڵێ مامۆستا هەر لەسەر دەورانی فەقێتی توەبزان ماوەیەکیشە چیتە خزمەتی مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ لە پریس ئەگەر باسێکی ئەو کاتەمان بۆ بکەیت بە تایبەت بینی بڵێن زانایانی پریس لە هەڵەبجە و شێخانی بیارە لە چه ئاستێکە من لە مزگەوتی شێخ سەلام بوو
مەلاغەفوری حاجی مەلاغەفوری کانسپیکەی هەبوو بەرادەر بوون هات چەند سوالێکی لێ کردمەوە کوێنەکەی عربەت و فەقێ نەسرەدین هیچیم نەزانی وتی ئێمە تۆ لەبەر ئەم چراومرا ئەخوێنی بۆ هیچ فێر نابین وەرە بچین بۆ پریس والحاصل کاغەزێکم لە مامۆستا ڕەحیمی پریس سند و کاغەزەکەم برد بۆ مامۆستا مەلا عوسمان غەریق ڕەحمەتی خوا بن کە چونکی ئەو خاوەنی مەدرسەکە بوو قەسەم بەخوا ئەڵێ ئێستا لە بەرچاومە کاغەزەکەی ماچ کردنایە سەر چاوی وتی هەرچی تیاوێ ببان چاو مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عوسمان فەرمی کە فەرمووی وتی ئەم فەقێ نووریە ئەوێ لە خزمەت شێخ عەزیزە مامۆستا شێخ عەزیزی پاڵەزانی هەبوو غەریق ڕەحمەتی خوا بێ کە پیاویش پیاوانە و مسڵمان و متدەین و پیاوێکی زاناش بوو لەوێ مستعید بوو بخوێنێ مامۆستا شتی بەسەر چاو مەلا غەفوری ڕەفیقی منیش نان و ئاوەکەمان بەشی ئەوەنەی نەئەکرد یعنی بڵێن 4-5 فەقێ و ئەوانەی نەئەکرد وتی مادەم تۆ هاتووی ئەچم لە هانە سوورە هەموو ڕۆژێ نانی ئەوێش ئەچمەوە لەبەر ئەوە مەسرەفی حوزرەکەمان بەڕێک و پێچێ بچێ بەڕێوە جا کۆمەڵی یادگارم هەیە لە پلیس مامۆستا مەلا عوسمان غەریق ڕەحمەتی خوا بێ ئەو وەختە وەعزام 2 ساڵ بوو یا 3 ساڵ بوو چنی هێنابوو ئەغڵب بەیانیان ئەهات بە غوسڵ نوێژی بیانی بۆ کردین یعنی خۆی ئەشۆر لە حەوزەکە و ئەمانە ئەمجا دواهەمیش پیاوێک بوو بە معنای کەلیمە متدەین بە معنای کەلیمە زانا عەلامەی ڕۆژگاری خۆی ئەم عیلمانەی خۆمان لە عەوامیلی پاڵ ئیسهارەوە بیگرە هەتا تەهزیب هەتا مطەوەل هەتا مختصەر هەمووی وەکو ئاودۆ ئەزانی کۆمەڵێ فەقەی چاکی هەبوو وەکو مەوەسی عەزیزی پاڵەزانی وەکو مەلا عەبدوڵای گوڵپی وەکو فەقەی چکەی لێبوو شەرح قائیدی ئەخوێن ئێستا گەلێ بۆ ناوەکەشی ئەگەڕام بەڵێم بەڵکو لە کونەقەی دەشتی کتێبەکانمان نووسرا بێ نازانم ئەممەەی لێکدایەوە مێشکی تەقی تووشی نەزیفی دەماغ بۆ عەمری خوای کرد ئیتر بەدارە بەرد خەڵکی ئێرانیش بوو ئەو وەختەوەکو ئێستا نەبوو سیارۆمەیارە نەبوو بەدارە تەرم بردمانە تەوێڵە لە تەوێڵەوە کە سوکارەکەی هاتن بردیانەوە جاوە بەسم ئەو شتانەیە کە من لە پلیس دیم زۆر شتم دیەکێک لەوانە کابرایەکی دەروێشمارێک ئەگرێ ئاوا ڕقی لێ بوو خۆم کافر بوو خۆ مەڵام مارەکەش کونێکی ڕەش ئەبینێن دەمی کە وزاقی دابوو تا ناو مەعیدەی نەوەستا بوو هەر بە زینوی هەر بە زینێتی کابرا بە سواری کەلێک هێنایان بردیان بۆ هەڵە بجێ لەوێ نازم دەرمان بوو چیان داوێ مارەکەی تۆپان و مارەکەی فرێدا بوو لەو سەرەوە پێی خۆی هاتەوە ئەمما مامۆستا مەلا عوسمان لە یادمە یەکێک لەو یادگارانەی کە یادگارێکی نەمرە قەت لە یادم ناچێ حاجیەکان لە حەج گەڕابوونەوە تەسبیحێکیان هێنابوو تەسبیحەکە یەک دەنگ موروی تیا بوو دەنکە موروەکە کە ئەدنا بە چاوتەوە یا گۆڕی پێغەمبەری تیا بوو یا کەعبەی تیا بوو جا مامۆستا مەلا عوسمانیش لە سەربانی حوجرەکەی ئێمە لە سەربانی مزگەوتەکە کە حوجرەکەی لێ ئێمە لەوێ کەپرێکی لەسەر کرابوو ئەینا بە چوایەوە و بە دەستنوێژەوە و ڕووە و کەعبە ئەوەستا و شیعری مەولەوی ئەخۆندەوە مەدایحی پێغەمبەر و هۆن ئاو وەکو گۆی مرواری بەسەر ڕیشە ڕەشەکەیە ئاهاتە خوارەوە قەت مەنزەری وا جوانم نەبینێ و وەقەت قەتیش لەبیرم ناچێتەوە جارێک چاوتیان مەولونامەیە نازەم چیان بۆ هێنابوو کە گەیشتە ئەوە کە فاتمە زەهرا غەریقی ڕەحمەتی خوا بێ و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کچی پێغەمبەر بووە نووسرا بوو فاتمە چاو بەڵک وتی دیدی بەدەستی خۆی دڕانی وتی بە کچی پێغەمبەر خۆمە گۆرانی شیرین و فەرهاد نییە چۆنە بەری فاتمە چاوەڵک کتێبەکەی دڕان و سووتانیشی بۆش پێی ڕازی نەبوو هەر لەسەر ئەو کەلیمەیە کە نووسراوە فاتمە چاوەڵک وابزانم هەر جارێک لە پریس لە یادگارەکانی تۆیان نووسراوە ڕووداوێکی دڵتەزێر ڕۆدا ئەگەر باسێکی ئەو ڕووداوەمان بۆ بکەی کە چەند نەفەرێک یەک لە دوای ماوەستا ئەزانین چۆن شد ماوەستا مەلا محەممەدی مەلا عیسا هەبوو لەوێ لە پلیس ئێمە کە هاتن ئەوانی تۆزە کۆلکە خۆنەوار بوون و کۆلکە مەلا بوون و شێوەی مەلایەتیان پێ بوو دوو کەس هەبوو مەلا محەممەدی مەلا عیسا مەلا قادر ناوێک مەلا قادر ناوەکە هەربانی ئەدا هەر شێوەی مەلا بوو ئەو مەلایەتی نەبووە هەموو جارێ دەستێکی بەگریان ئای من لە خزمەتی پێغەمبەرە نەبوومایە و کە کڵاشم بۆ دانایە و کە کڵاشەکەم ماچ کردایە و مامۆستا مەلا عوسمانیش ڕۆژێ پێی وتی وەڵڵاهی مەلا قادر شکری خوا بکە کە لەو زەمانانی توتی وەڵڵاهی ئەوەنە عینادی لەو زەمانە بووی وازە لە بتپەرستێکە هێنێنا لەگەڵ ئەبوو جالا بوو ئەمە ئەوەیە
دا کوڕێکشی هەبوو کوڕەکە ناوی فەقی عەلی بوو ڕەفیقی ئێمە بوو لەگەڵ ئێمە ئەیخۆن مەلا محەممەدی مەلا عیسا برایەکی هەبوو براکەی شوانی خۆیان بوو ئیتر خۆی هۆی کارەساتەکە نازانم ڕۆژێک بەیانی هێشتا خۆر بە تەواوەتی نەکەوت بوو حیوانەکان لێ ئەخۆڕێ بیان بە بۆ کەش لەوێ کابرایە بۆی دائەنیشێ یەک خاکە نازی دابوو لە لای کانی ئاوەکە دابوو بە تەپڵی سەریە سەری کردبوو بە دوو کەتەوە ملاحەزەکەی کوشت بووی برایەک کەشی هەبوو کە بەمەی زانی بوو ڕای کردبوو باوشی بە براکەی کردبوو دەمینا بۆ خوێنەکەی و لە خۆشەویستی و لە خەفەت و ئەمانە ئەویش بەسەر ئەوە عەمری خوای کردبوو کە من چووم بەیانیان هینی من بوو چونکی حەوزەکەی خۆمان خەڵ دەستێژی لێ ئەکرد و مەلەی لێ ئەکرد بە عەمەلی خواردنەوەنە واجبی من ئەوە بوو لەو کانیە ئاوە پاکەکە هەموو ڕۆژێ سێتنەکە ئەو بێنم جا مامۆستا ئەوە بەرزێک بوو وەڵڵاهی ئەو تەنەکە ئاوە نازام چی بڵێم لەوانەیە بڵێم 100 کیلۆ بە منداڵەیەکە سەرکەی بەسرە ئەوە ناخۆش بوو مهم ئەوان نییە لە دووری کانیەکە ئەوەستام ئافرەتێک ئەوی فەقی گیان لێرە بوەستە ئەچوو تەنەکە ئاوەکەی بۆ پڕەکردم و ئەهێنایەوە بۆی من چاوم بە ئافرەتەکان نەکەوێت لەوەیە دەستێنژە گرنجتیکەیەوە بەڵام ئەبینم ڕۆمەڵ غەزایە کە چوومە پێشەوتم چییە وتیا وڵا ئەوە ئەو زەلامە زەلامێک کوشتێتی و ڕای کردووە و براکەشی هاتووە برای مەلا محەممەدی عیسایە وەڵێ ئەمجا کە ئیتر لەوێ هاتن و بردیان و ئەمانە برایەکی تریشیان هەبوو براکەی عەسکەر بوو برای ئەو مەلا محەممەدی مەلا عیسایە کە وەختێ هاتەوە بەم کارە ساتەی بینی کە وەکو جاری پێشوتم عەسکەر خۆ یعنی کە بواە بە عەسکەر ئیتر مەگەر وەکو مانگ بۆ یەگەڕە پێچوو بڵێ ئەمەنە گریا شەی بۆ ئەوش عەمری خوای کرد مەلا محەممەدی برایان کە برا گەوریان بووتی وەڵام من بمەوێ نەمەوێ خوا دشتمنان بۆ پیا بوو چوو بە حیاتی خۆشی تفەنگ و فەنگ نێزانیوە مەلا هەر خەرجی کەڵەم و قاقەز و قورئانە لە کاتی مەشقکردنا کچێکی خۆیان بوو 6 ساڵان بوو گولەی دەدەست و ئەویشی کوشت 4 مەیت لەمانیەکە لە یەک عایلە سییانن برا بێ و یەکی شان تاقە کچەکەی بێ جا ئەو مامۆستا مەلا محەممەدی مەلا عیسا ئێمە ئەو وەختە بڵاوە بووینێکی لەرە ئەخەوت و فەقی بووین تر دنیا هێنیش بوو بەیانیان کە ئەها پێش ئەوەی کە نوێژی بەیانی ببێ و بانگ بدرێ نیو سەعاتێکی ئەما شەو نوێژێکی جوانی ئەکەی ئەمجا دەستێکی بە سۆز بە تایمەتی کچەکەی ئەلەوانەوە بەردی ئەتوانەوە ئەرێ وەڵڵا ئەوەیە کە کچەکەی لە دەستیان کچەکەی خۆی کوشتی مامۆستا بەدەر لە یادگاریەکانی پریس لە سلێمانی هەر لەو کاتەیە لە نزیکی پەنجاکان بۆ 60 ئێوە داواکاریتانە بێ بۆ کردنەوەی خوێندنگەیەکی ئیسلامی تەبەنەو کاتە بەس حوزرە هەبووە هەر لە سلێمانی لەگەڵ باچاوەشێکەوە بزام جەنابوو ئەبێتە دەمە بۆڵەتان دواتر تۆ دەستگیرەکرێت ئەوە چۆن بوو داواکاریەکەی ئەوە لەسەر چی بوو وەڵی ئێمە داواکاریەکەمان ئەوە بوو کە لە کەرکووک مەدرسەی دینی کرابەوە ئەو وەختەش ئەم ئێمە فەقیەکان هەر لە ناو مزگەوتەکانە ئەمان خۆن ویستمان کە مەدرسەیەکی دینی لەسەر ئەو نمونەی کە لە کەرکووک کراوەتەوە یا لە بەغایە لە مناطقە سونیەکانە لە هەموو شوێنێ پیا بوو مەدرسەی دینی ئەکرایەوە سەر بە وەزارەی تەربیە بوو بەڵام ئەوقاف بەڕێ ئەبرد بەو شێوەیە بۆ ئێمە شکرێتەوە ئەمجا وەزیرێک هات بۆ ئێرە ملاحەزەکەی وازانم وەزیری بەخوا ئێستا باشم لە یاد نییە ئێمەش عەریزەیەکمان نووسی عەریزەکەیان لێ وەرگرتین وتیان باشە ئینشڵا تەعقیبی ئەکەین و ئەیبین و بۆ شوێنی خۆی بڕۆن ناوتان بنووسن ئەوانەی کە ئەیانوێ لەم مەدرسەیە داخڵ بن بڕۆن ناو بنووسن ئێمەش کە چوین بۆ ناونووسینەکە 3 کەسیان لێگرتین ملاحەزەکەی عەلا ئەساس ئەمانە دەفتەر نوفوسیان نییە ئێرانی ئەو وەختە فەقێ ئەو دووی کەس لە کەسی نەئەپرسی بەڵام لە کاتی ڕسمیات و ئەمانە کە تۆ بووتە من ئەمەوێ بچم لە مەدرسەیەکی دینی ئیسلامی بخوێنم و دەفتەر نوفوس و ئەمانەش نەبێ ئەژیرێت ڕۆژی دوایی ئێمە من و مەلا غەفووری کانیسپیکەی و فەقێ کەریمی سێتەڵانی چوین بەخێرێ نان و ئاو بەرین بۆ ئەو 3 فەقەیە یەکیان ناوی مەلا مەحموود و هەر لە یادمە خۆی عێراقیش بوو بەس دەفتەر نوفوسی نەبوو مامۆستا ئەو وەختە زلامی وا هەبوو ژنی هێنا 2 مناڵی ئەبوو هێشتا دەفتەر نوفوسی نەبوو چرا دەفتەر نوفوسی پرسی ملاحەزەکەی وەڵا منیش
پرسیمان و کە فەقێکان لە کوێن و ناوی ئەوان بۆ هێنام و مفەوئینێک بوو باچاوەشێک یعنی سێ خەتی هەبوو باچاوەش پۆلیس جا ئەو وەختە باچاوەشێ بەقەدر محافظێکی ئێستا دەستی ڕۆیشت دەسەڵاتی هەبوو وتی ئەلێ فەقێڵی مانگان لەم ناوە ئەخولێنەوە هێشتا خۆر نەکەوتە چیەکەن بڕۆن دەرەوە ئاوەتی خولین بینەوە وتمەوە بەچی ئەڵی مانگا وەڵاوتی ئەوە لێمە لەگەڕێتەوە پشتی وای بۆ خۆیەوە نەدوو وتم وەڵا خۆت مانگای دەستم برد ئێرەم کرد کابرا وەخت و ببورێتەوە چونکی دوای نەبینی بوو ملاحەزەکەی وەڵا ڕێک منیان کرد ڕێک منیشان کرد بردمیان سجلیان کردم فەقێ غەفوری کانی سپیکەی و فەقێ کەریمی سێتەڵانی کە ئێستا هەموو ئەمری خۆیان کردووە چون بۆ لای قازی محەممەد شێخ محەممەدی خاڵ ئەو وەختە قازی بوو قازی لەو ڕۆژگارەشتا لە مستەوای حاکم بوو قەدر و قیمەتی خۆی هەبوو وڵا قازی هات بۆ لای مفەوەزەکە ئەوەی کە منی ئین کردبوو وتوی ئەمانە فەقێن و نابێ ئازارێن بدو چی و ئەمانەوە الحاصل وەکو ئەمرێکیش پێی کرد بوو کە قازی خۆشی بێ حاکمێ بچێ بەلای مفەوەزی هەرە بێ ڕێزی بگرێ منیان بانکە کە منیان بان کرد لەوێ وتی دەباشە بڕۆ جارێککە هەڵەوەمەکە لەگەڵ بارچاوەشەکە و تێبێ دەستی بارچاوەشەکە باشکەی عوزدی بۆ بینیتەوە مفەوەزەکە وتی من سەر بەلالوتە کۆچار نەبوو لەبەر لێ قاس دەستی کابرا ماچکی ئەو ئینەکە بارچاوەشەکە پۆلیسەکە لە کاتی دەرچوونە لە پشتی شێخ محەممەدی خاڵەوە بۆ بە شەڕمان دوایەوە کە سڵحتان کرد کە سڵحماکرد بەڵام ئێستا بەو شێوەیە بەربووم ڕزگار بوو بەڵێ مامۆستا بەگشتی لە نزیک بە 29 مزگەوت و حوجرە و خانەقا با بڵێن دەرسە خوێندووە و زیاتر لە 37 وانەی جیاواز و خوێندووە جیاوازی ئەو دەرس و وانانەی کە ئەو کاتە هەبوون یا ئەو حوجرە و مەدرسانەی کە تەدریسیان تیاکرا بۆ فەقیەکان لەگەڵ زانست و پێشکەوتنی ئێستا یا لە چی ئابینی پێت وایە ئەو کاتە گرنگتر بوو علمی زیاتر تیا بوو یا ئێستا مامۆستا والله مامۆستا مەلا مستفای سەفوەت هەبوو غەریق ڕەحمەتی خوا بێ باوکی عیزەدین و فاروق ئەمە ئەو وەختە کە ئێمە من بە نووسراویش ئەوەم هەیە کە ئێمە هەوڵی مەدرسەمان ئەدا لە حوجرە ڕزگارمان ببێ ئەم مامۆستا مەلا مستەفا ئەی فەرموو فەقێ لە سێبەری مزگەوت و مێزەرە گەورە نەبێ ئەبێ بە ئەفەنی پشتی لەخوا ئەبێ ڕووی لە دنیا ئەبێ بەلحەزەکەی ئەیوو فەقێ لە سێبەری مزگەوت و مێزەرە گەورە نەبێ پشتی لەخوا ئەبێ ڕووی لە دنیا ئەبێ و ئێسا من ڕەحمەتی بۆ ئەلێرم بەڕاستی قسەکەی تەواو بوو جا مەلاحەزای فەرمون بێتە سەر واقع جاران ئەم فەقێیانە لە خزمەت مەلا باشەکانە ئەیان خۆن تا خوێندنیان تەواو ئەکرد ئەمجار ئەم بە پێی ڕۆژگار بە پێی مەشاکل بە پێی شتیکە مەسەلا من کە هاتم لە عەربەتەوە هاتین کە لە عەربەتم ئەما خۆن من و مامۆستا مەلا ساڵحی کانی سناری و مەلا محەممەدی خوعافکە خۆ ئەمە لە مزگەوتی شێخ محەممەد قەرەچێوار مەلا بوو ناوەکەی من لە فکرچۆ دیەکەیان ئەو مەلا مەجیدی کانی سپیکەیی لەگەڵ مەلا غەفوری کانی سپیکەیی و سێ فەقێش بوون و سێین کە هاتین بۆ مزگەوتی حاجی فەرەج لەوێ مامۆستا مەلا حەسەن لەوێ بوو خۆی هێزی بۆوەنە ئەشکات دەرس بە مەلا محەممەد و ئەوان بڵێ بەرەبەرە لەوێ هەڵکە نەداین من و مامۆستا مەلا محەممەد و مەلا غەفور چوین بۆ مزگەوتی مەلا پیسکەنی لە مەلای پیسکەنیشەوە مەلا حوسێنی پیسکەنی لەوێ مامۆستا ڕۆیشت ئیتر بەرەبەرە تۆ بە پێی ڕۆژگار بە پێی زروفەکەی ئەگونجا لە مزگەوتەوە بۆ ئەو مزگەوت ئەڕۆیشتی مەسەلا من لەوێ مزگەوتی شێخ محەممەد قەرەچێوار بە سفەتی ئەمریکا لە پاڵ ماڵی خۆمان بوو لە گەڕەکەی خۆمانە بوو دوو جار لەوێ بوون جارێ بە سوختەیی جارێ بە مستەعیدی ئەمجا لە خانەقای مەولانە دوو جار لەوێ بوو جارێ بە سوختەیی جارێ بە مستەعیدی لە تەچێڕوتە لە خزمەت مامۆستا شێخ نورەدین وەکو عەرزم کردی ئەمان خۆن بەڵام من ئەو وەختە مەسرەفم لە سلماری خۆمان بوو بەس بۆ دەرس خوێندن ئەچوون بوو ئەوێ لە مزگەوتی لای مەلا مستەفای زەڵمی لە بن تەبەق کە ئەم خۆن ئەو وەختە بابە شێخ بابە عەلی لەوێ بوو لەگەڵ مەلا غەفوری کانی سپیکەیە من ئەو وەختە لە ماڵی خۆمان بوو بۆ دەرس ئەچوون بۆ ئەوێ لە حاجیحان کە ئەم خۆن لە خزمەت مامۆستا مەلا کەریم و جەماعەتە ئەو وەختە من لە ماڵی خۆمان ئەخۆن لەگەڵ بابە عەلیە بۆ دەرس ئەچوون بۆ ئەوێ ئیتر سبحان الله
مزگەوتەکان ئەگەر بری زۆرە دیهاتەکان کە ئەڵێ حتا لەوانەیە بڵێم ئەو کەسانی کەلام خوێندووە ئەگەر 2 دەرس و 3 دەرس بکەی بڕوا بکە لەوانەیە لای 50 کەس خوێن بێتم من گەلێ جار کە لە برای ماوە بووین کە مناڵ بووم باراشار هاتووە ترێفرۆش مەساوانی کە ترێشتیان ئەفرۆشداران باو بوو ملاحەزەکەی چەرچی هاتووە لیان پرسیوە کەس و کارەکەم خوشتێکم یا باوکم ئەدەتخوا تۆ خۆنەواری ئەرێ وەڵا خۆنەوارم دەتخوا بڕۆ نووری بان کە جزمەکەی بێنە با دەرسەکەی پێ بڵێ ئەوڕۆ نەچێ سەرمایە نەچێ بۆ سەرتەل یا نەچێ بۆ تەنگی سەر ئە بەو شێوەیە بڕاوکە مامۆستا لە لای ئەممەە خەڵک خوێندومە مەپرسە بڕوا بکە زەلام هاتووە بۆ برای ماوەی ئێمە پۆلیس بووە ڕاویان کردووە خۆنەوار بۆ من دەرسم ناخۆندووە مەلاحەظ یعنی وەکو شتێکە وەکو برەی سبحان الله لەو بیر و بۆچوونەوە ئینشاء الله هەر بۆ ئەوەیە کە ڕەحمەتیان بۆ بچێ و ئینشاءالله ڕەحمەتیان بۆ ئەچێ یعنی لە دێرە شەو مەملەحە خوێندومە لەوێ مامۆستایەکی لێ بۆ مەلا محەممەدی کەڵانی ئێستا 2 کورسە کوڕی باشیشی هەیە لە حرەکەی ئیسلامی و ئەمانە ئیشەکەن تەمەنیان درێژ بێ ئەو پیاوە قەرزاری منە گوناحی ئەگا وەختی خۆی ترسانی مەری نووری هەموو بەڵێ مناڵ بووین هەرتوو بە یەکەوە خۆن ئەوی کە چاو نوقێنم مەلافکوێرە بەرگۆچانەوە ئاوا ڕیزیان بەستوە ئەڕۆن من لەو ڕۆژەوە لە مەلاکوێرە ترس نەنا هەر خۆی ئەو مناڵ بووین هێشتا مومان لێ نەهاتوو ئەوشەوی من کە ئەخەوم چاوە نوقێنم کۆمەڵێ مەلاکوێرە بە بەردەممە ئەڕۆل بە خەیاڵ ئیتر منیش ئەوملی و بەخەو هەر مەلاکوێرەکەی مەلا محەممەد و چاومە نۆقاون خوێنم ئاهاتە بەرچاو بەڵام ئێستا بەشێک لە ئاهلی مزگەوتەکان کە نوێژ خوێن و لە سەفی یەکەمی مزگەوتیشان بە ئاهلی تەفرەقە ناوە وابزانم ناخۆشترین یادگاری ژیانی تۆ شەیدکردنی ئەو کوڕەتە بە ناحەق کوڕێکی جەنتەڵ وتی تۆ نووری فارسی وتم بەڵێ جدە وەردەمە چێ وێنم و کوژەوتم بۆ توی من کوڕەکەی تۆم کوشتووە کۆمەڵێک لە شاکارە گرنگەکانی تۆ وەرجێڕانی فەرمودەکانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم مۆسا پێم خۆشە پرسیار و لەسەر نووسەرێکی گەورەی کورد جەناوی مۆسا عەلی باپیر لێ بکەم وەڵی ئەو ڕۆژگارە کە من هینم تاو کرد ماوەسە مەلا ئەسعەدی مەحوی غەریق ڕەحمەتی خوا بێ ئیجازەی نەئەدا بە هیچ کەسێ ئللا سوورەتی نیسا نەخوێنێ ئەیوە حکمەتەکەشی کە وەکو بۆی ڕوون ئەکردینەوە ئەمە بوو یەکەم کە کەسێک کە ئیجازەی علمی وەرئەگرێ ئەچێ ژنیێنێ ملاحەزەکەی کە سوورەتی نیسا ئیشی خۆن لە ژن تێگە ئەمە یەک دووهەم فێری فەرائیز ئەبێ ملاحەزەکەی سێهەمیش ئەم سێ علمە یعنی بەڕاستی علمێکی عملی و فەنیشن بۆ ئینسان زۆر ئیستیفادە هەیە کە ئەمەم لە خزمەتی تەواوکردی بەیزاوی سوورەتی نیسام لە خزمەتی تەواوکردی ئیجازەیەکی علمی وەرگرت ئیجازەی علمی ئەو وەختەش بە پێی مامۆستاکە فەرقی ئەکرد خانەقای مەحوی بە سیفەتی ئەمەی کە جێگەی مەحوی بوو و مامۆستا مەلا ئەسعەدی مەحوی لەوێ مەلایە و مامۆستاکەیە هەموو مۆزەفەکانی ئەو ڕۆژە خۆشیان ئەویست هەموو شویان ئەکرد ئەوانەی کە لە یادمە لەو ئیجازەی منە کە ئامادە بوو بوون ئەو وەختە هێشتا جەزائیر ڕزگار نەبوو بوو قازی ئەو وەختە کە قازی ڕەشاد بۆ هاتبوو محافظی ئەو ڕۆژگارە نازانم چێ بۆ هاتبوو مدیری شورتە هاتبوو هەرچی مەسرە برین پیاوە ماقوڵەکانی شارەکە بۆ هاتبوو منیژی ئیجازەیەک وەرگرت لەو جەوا بەحسی جەزائرم کردو کە جەوا مەزلوم و چی وایە و خەڵکەش تعجبیان لێ هات ئەغڵەبی ئەوانەی کە گوێیانە دەنگی من بوو ئەو دڵیشم گەرم بوو زۆریان ئێساش لە بەرچاومە کە ئەگریان ئەمدا بەم شێوەیە ئیجازەکەم وەرگرت قازی ڕەشاد کە باوکی ئەم کوڕە بوو ڕۆژگارێک لە هەولێر ڕئیسی بەرلەمانی لایەکیان بوو نازان ناوی چی بوو بەخوا دکتۆر نەبوو ڕئیسی بەرلەمانی وازەم جەماعەتیەکێتی بوو کوڕە قازی ڕەشاد کە لێرە قازی بوو بۆ کوڕێکێ بوو کوڕێک عادل عەدنان یا عادل عەدنان موفتی باوکی ئەو عەدنان موفتیە بوو وازەم ماوشە یادی بەخێر بێ ئەم پیاوە پیاوێکی مبارەک بوو لێرەج بۆ عەمامەی لەبەرا بوو قازی لەبەرا بوو منیش بە سیفەتی ئەمەی کە بڵێ فەقێیەکی تۆزێک ئەوە خۆنەوارم مۆنەوار بم ئەو هینەکەی خۆی عادەت وابوو زامانەیەکت ئەدبەست بەسەرەوە شتێکیش لەبەر ئەکی پاڵتاوێ شتێک پاڵتاوەکەی بەدەستی خۆی داکەن
ئەو جامانەکەی لەسەر من کردەوە مێزرێکی سپێڕێک و پێچی بەستەوە بۆم ئەمجا جبەکەشی کردە بەرم ئەمجا ئاوا کتێبێکیشی دامێوەکو قورئانێک بێ بەس قورئان نییە بۆ ئەوەی کە ئینشڵڵا تۆ من الآن فەصاعیدە ئەبی بە ناشیری ئەم دینە پیرۆزە و ئەبی بە داعیەیەک و خزمەتی ئەم دینە ئەەکەی ئەمجا من دەستی ئەوم ماسکەی ئەویست نێزەرەکەی منی ماس کرد ئەمجا وتی دایمێ دەست مەلایەک لە مەلاکانی دەورەبەری وتی بیجێڕە بەسەر مەلاکانە پێش هەموو کەسێ دەستی مەلاکانی پێ ماس بکە ئەو سات تەوقەی پێ بکە لەگەڵ خەڵکەکەی کە هەر لەبەر چاومە خواشایەتی حاڵە مامۆستاش عینی تەطبیقیکەی من بەسەر مەلاکانە گەڕام لە پێش هەمویانە دەستی ماوەسە مەلا ئەسعەدم ماسکەی ئەمجا مەلاکانی تر کە لەوێ حازر بوون ئەمجا لەگەڵ ئەفەنیەکانی شا تەوقەم کرد ئیجازە تەواو ڕۆیشتمەوە بۆ ڕۆژی دوایی وە ئەزانم قسەی خۆمان بێ بە زۆر هێنشی نەکەینەوە هاتمەوە لە نوێژی عەسر باوکم دانیشت بوو سەری ڕوت بوو ماڵەوەی سەری ڕوت کرد بوو جامەی شتێ بەستە بەسەرەوە منیش ئەمامە و مێزەرەکەی خۆم گرت و کردمە سەری باوکم وتم تۆوتی هەر نەمرم مێزەری سپید پێ ئەبەسمەوە ئاخر ئەمە نانەبی خۆم ئاوابی خۆم ئەوە من هیچ ئیشێک ئەوە وەرە گرتە چی لێ بکەم باوکیشم خواشایەتی حاڵە و ئەزانم تقریبەن ئاوە چاوێکی نوقان و دەستی ناو بە پشتیوەوتی خوا ڕۆڵە خوا کەریمە وڵای ترەوەنی پێنەچوو خواتی کە هێنانیشی داوە الحەمدوللا لەو وەزعەتەشی کە تیا بووین ڕزگار بووین. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئەسمانی پەیام هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان و بەشی یەکەمی لەگەڵ بەڕێز مامۆستا نووری فارس هەمەخان زانایەکی پایابەرزی هەرێمی کوردستان بەم شێوازە کۆتاییات. تا بەیەگەشتنەوەمان لە هەڵقەی داهاتووی بەرنامەکەمان لەگەڵ مامۆستا نووری فارس هەمەخان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.